خراوێکی ناحکمی باوبەشی لەگەڵ چالاکانی بواری ژینگە چەند چالاکێکی تەندروستی و هۆشیاری ئەنجامدەن. ئێستا جەختیان لەسەر ئەوەیە کە نەخۆشەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سلێمانی بەتایبەت ڕوو لە هەڵکشان ئەمڕۆ بەشێکی بەرچاوی چالاکیەکانیان تەرخان کردووە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لەمەڕ نەخۆشەکانی شێرپەنجە. من دکتۆر محەممەد عەبدولوەهاب لێپرسراوی هۆبەی کۆنتڕۆلکردنی نەخۆشەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا میوانمە لە زاری خۆیەوە هەندێک زانیاری وەرەگرم ئامار وەرەگرم لەسەر نەخۆشی شێرپەنجە. دکتۆر سڵاو لێرە سپاس بۆ بدەکەوتە. زۆر جار گوێبیستیەوە بین کاوترێ شێرپەنجە کارەساتی گەورەی خۆخاندووە لە هەرێم لە سلێمانی بەتایبەت. ئەمە ئایا دۆخەکە ئاوا مەترسیدارە؟ بە دڵنیای ئەمریکان ومان پێڵێ بەڵێ ئەمریکان پێمانە دۆخەکە مەترسیدارە. ئەگەر بگەڕێنەوە داتاکان وەکو جار پێش ئەمەژەم پێکرد کە لە ساڵی پێشوە بگەڕێنەوە ژماری توشبوون لە سلێمانی نزیکە سێ هێندە زیای کردووە. هەمان دامەزراوی تەندروستیمان توانین مرۆی و بەرەنگارێ بیتەوە. بۆیە نەبوونی پلانێکی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە و چالاک نەکردنی خۆکارە خۆپارێزیەکان لەگەڵ دۆزینی پێشوەختی شێرپەنجە بەدڵنیایی بەرەو کارەسەتێک گەورەترمانە بە ئەوەی خۆشحاڵم لێرە من میکەم وەزارەتی تەندروستی هەنگاوێکی ناوە هەنگاوەکە لە ڕێگەیەکی ڕاستەکەویش بۆ پێڕەوکردنی ڕێنمایەکی گشتگیر بۆ هەرێمی کوردستان بۆ دۆزینی پێشوەختی شێرپەنجە کەم هەنگاوێکی سەرەتاییە. هیوادارم توانەکە بە دوای ئەوەی کە بێت توانای بەگەرخستنی پرۆگرامانە و بەدەستخستنی ئەم خزمەتگوزاریە بۆ هەموو وڵاتەیەک کە پێیوەستە پێوەی ئەگینا پرۆگرامەکە هیچ مانایەکی نابێت بێەوە. بۆیە دامەزراوە تەندروستیەکان کە پەیوەستن بە شێرپەنجە لە ئێستا لە هەرێمی کوردستانە باڵە لەژێر فشارێکی زۆران و ماندوون لەبەرەوە ئێمە ئەبێ پلانێکی نیشتیمانی تەبەنا بکەین بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بۆکە بتوانین لە 10 ساڵی داهاتوە ئەم ڕێژەیە کۆنتڕۆڵ بکەین و بە چاوڕوونێکی زۆرمان هەبێت کە چۆن توانین مامەڵ لەگەڵ دۆخەکە بکەین. باس لەوە پێی ئامارەکانتان ڕێژەی توشبوانی شێرپەنجە سێندە زیادی ئەم ساڵ ژمارەکە چەندە؟ ئامارەکان ساڵی 2021 ئەوەی کە بە فەرمی ئاماگەڕای سلێمانی 3080 توشبووی هەبووە تا هەفتەی پێشوش لە نەخۆشخانەی هیوا و لە سلێمانی نزیکەی 2900 توشبووی نوێمان هەبووە. جۆری توشبوو بە نەخۆشەکانی شێرپەنجە چی جۆرێکە؟ شێرپەنجەی مەم کە بە ژماری یەک نەک لە سلێمانی لە هەرێمی کوردستانەیە کە لە ساڵ 20 توشبووان ناوتە لە هەموو توشبووەکە 5 توشبووەکە توشبوویان شێرپەنجەی مەم کە بە دوایە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکەیەت اینجا دوو شێرپەنجەی خنکەلی کیمیا و لیفۆما و لیکیمیایە بە دوای تر شێرپەنجەکانی پرۆستات و سیەکان و پرۆستاتەوەن. چالاکە تەندروستی کە بەڕێزت لێ ئامادەی بەشە لە شارەزایانی ژینگە پسپۆڕان جەخت لەواکەرەوە لە هەرێم ناوەند سنتەر نییە بۆ لێکۆڵینەوە لەسەر جۆری خواردنەکان یاخۆت پیسبوونی ئاو و خاک و هەوا کە هۆکاری سەرەکین بە نەخۆشەکانی شێرپەنجە. سەرنجی تۆ چیە لەسەرەوەیتەوە؟ من لێرە تۆم ڕاشکاوانە بیڵێم نەک توێژینەوەمان نییە بەڵکو بە شێوەیەکی لەوانەیە بە شێوەیەکی ئەمدی چاومان بەسترا بێتەوە چکە تا ئێستا لە هەرێمی کوردستانە لە سلێمانیشە هیچ داتایەک نییە کە ئەو کارێکی مەتوانین خۆمان پێپارێزین لەسەر پیسبوونی ژینگە بە هەموو جۆرەکانیەوە لەسەر خۆراکی تەندروست دەگەی ئەمە هیچ داتایەکمان نییە. لەبەرەوە ئێمە ناسین بەرەوچووە ڕۆین ئایا ئەمە بالفعل پلانێکە دانراوە یانە بەڵام کاتێکە شتێکی خراپە شتێکی باش نیە و بەداخی شەوەی کە زۆر خراوە دۆخی خراپکەوە تا ئێستا پەرلەمانی کوردستان زۆر بە شێوەیەکی نێگەتیڤانە لەسەر ئەم بابەتەوە نهاتۆتە دەنگەوە بە هیچ جۆرە بە هیچ جۆرەك ئەم بابەتی نەخۆتە بەربژێری خۆی کەمە بابەتێک پێویستی بە ژیان و داهاتووی نەتەوەیەکەوەی کەنەوەی کووردە. چێ بە دیراسە بکەوە هۆکارەکانی چێ لە شاری سلێمانی بەراورد بە 100 هێندە ڕێژی توشبان زیادکە هۆکارەکانی بۆ چیەوەکە دروستە؟ ئەمە ئەرکی لایەنێکی بەتەنها نییە هەڵێکی گەورەکەین کە ئێمە بەتەنها بەلایەنێکی پێدارەوە پێوەستیکەین. ئەمە ئەرکی حکوومەتە ئەرکی پەرلەمانە ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدینەکە کۆمەلگەی خۆمانە ئەرکی هەموو لایەنەکەکە توانێ لایەن خۆیەوە بەشێک لەم بەسێتەوە بتوانین بە چاڕوونیەکمان هەیە کە بزانین چۆن مامەڵە و پلانی نیشتیمانی خۆمان بنیاتەنینە سەر ئەساسی. دیراسە نەکراوە بۆ زۆرترین توشبوو بەهۆی چیەوە؟ نەک لە سلێمانی نەک لە هەرێمی کوردستان لە عێراقیشە تا ئێستا هیچ جۆرە توێژینەک لەو توێژینە نەکراوە بە پێوە سەرنیارێنی کە لای من هەیە
ئەو کۆڵانشی کە هەبووە حتا بۆ دۆزینەوەی پێشوەختی شێرپەنجە تا ئێستا لە عێراقا هەوڵێکی شەرمۆکانە زیاتر نەبووە لەوەی کە بڵێ پرۆگرامێکی واقعیم هەیە لەبەرەوە کاتی ئەو هاتووە بەڵێ ئەمە پێویستە بە داهاتووینەوەکانمانەوە بە داهاتووی خۆمانەوە ئەم پرۆگرامانە چیکە جێگەی قبول نییە ئەبێ بکرێت سەر ڕێگە هۆکاری توشببوونە بە نەخۆشەکانی دەستنیشان ناکرێت و کاتێکە توشبوونەکە ڕوئەیە بەڵام ئەمە لێرە پرسیارەکە نییە پرسیارەکە لەوای مەسەن ئێمە لە ساڵی پێشوە ئەمە سێ هەندێک ژماری توشببوونمان هەبووە لەگەڵ ئەوش تەمەنی توشببوونمان بەرەو تەمەنێکی گەنجتر ڕۆشتە لێرە پێویستە بزانین ئەو ژینگەی کە تایە ژین بە هەموو جۆرەکان لە چ بارێکی پیسبوونایە چی هەیە لە خواردنەکە ئەی خوین چی هەیە یارمەتی دەرەوە بڕۆین بۆیە ئەمانە هیچ شتێک تا ئێستا ئێمە بەرچاوڕوون نینتیایە بێت توێژینۆش ئەمە ناتوانین ئەمەە بەرچاوڕوونیە بین بێ بەرچاوڕوونیش ناتوانین پلانی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی شێت سەرنجی ڕاکێشاوت لەم چەند ساڵی دوایە زۆرترین توشببووەکان گەنجن ئەمە تەنها لە هەرێم و لە سلێمانی وایەنە ئەوەی زانیارتێن لە وڵاتانی ئەو زانیارانە کە لای من هەیە لە زانیارەکان من هەم بەرپرسی بەسن هەڵی کۆنتڕۆڵی شێرپەنج زانیارەکان داتەکان لای منن وەکو سلێمانی قساکەم لە سلێمانی بڵێ لە چەند شێرپەنجی مەم هاتنە سەر و 50 ساڵ ڕوایە ئێستا من لە 40 ساڵی 30 ساڵی شەهمانە لە ساڵ 15 توشببوونم لە 40 ساڵیایە بۆیە ئەم ڕێژەیە کەم بیر لەکەمەوە ڕێژێکی گەورەیە ئەبێ بزانم هۆکارەکەی چیە هۆکارەکە بۆ ماوەی ژینگەییان هەردووکیان بێکەوەیە ئەمەش توێژینەوە جوابمانایەتەوە سپاس بۆ ئامادەبوون بۆ خستنە ڕووی ئامار و زانەرەکانت گومۆ ئەوەی بینەر و بیسەری بنوتەی دکتۆر محەممەد عەبدولوهاب لێ پرسراویەوە بۆی کۆنتڕۆڵکردنی نەخۆشەکانی شێرپەنجە بوو لە نەخۆشخانەی و دیارە چالاکیەکان وەک گوتم خۆی لە چەند پانێڵێکی زانستی پزیشکی بینێتەوە بەڵام زۆرترین قسە و باسان لەسەر هۆکارەکانی یاخود زۆربوونی نەخۆشەکانی شێرپەنجەیە لە سلێمانی دێمە ڕزگار سپاس بۆ